یەک درهەمی زەکاتی تێدانی ئەو خستەخانەیە گوتیتم سەدەقا یعنی پارێک خێر بیتن پارەی زەکاتم پارەی زەکاتم مباشر لە نەخۆشی سەرف کردیە یعنی پارەی زەکاتم وەرنەگرتێ بە پشک لە بیرمە واللهی جارێکیان والله ئەوە سندم خوارد کابرا لەو ئۆفیسی ئێرکوان نەبووم هات نزیکە 11 وەرەقەی هەبووم هات گوتی دکتۆر ئەوە زەکاتە گوتم کاکە زەکات نابی لۆ خستەخانە وەختی دروستمان دەکرد زەکات نابی لۆ خستەخانە ئەمە وەرناگرین ئەگەر هەندێک عولەما ژڕیان پێدا ئەمە ئەکتەریەت دەرێ نابی بڕۆ بدە فەقیری بەخوای چۆ دەرێ کابرا دوایکە دوایی هاتەوە وتی وڵی دکتۆر ئەتو بە خۆت باشە دەزانێت زەکات لۆ باشە وڵای پێدەم ئەو پارەی زەکاتێ تو بەوە چی لێمزان چی لێ دەکەی لیکە ئەبە و 11 وەرەقەی سێ عەمەلیاتم کرد یەکەچان خەڵکی چۆمان بوو گونی ئەوەن دۆن ئەستور بوو هایدرۆسیلی هەبوو لەگەر دکتۆر زوبێری عملیاتم لۆ کرد ئەم درەمەم وەرنەگرت دکتۆر زوبێریش گوتی ما ئەتو پارەی وەرناگرم ژوەرناگ بەس پارەی خستەخانەی یەکەچی تکە ژنی مەلایەکی بوو بازم ماری لە تووڕقی بوو فتقەکی گەورەی هەبوو عملیاتم لە بۆ پێکرد لەگەر یەکەچیت کە لە بیرم نەماچێ سێ عملیاتم پێکرد ڕسمی هەر سێکم کرد کابرا دەیگوت کاکە وەڵا ئەو بە پارەکەی زەکاتی تو ئەو عملیاتیان لە بۆ کردمەخوا خێرم نووس هەر سێ ڤیدۆم لۆ کابرای ناردەوە کە هەر سێکیان فەقیر بووینە هیچیان خزمی خۆم نەبووە ئەمە لە هەرسێکی یەک درهەمم وەرنەگرت والله کابرای گوتی بە حیاتم زەکاتم ئەوەن دوێنێ ئیسفادە لێ نەکردیە فەقیر ئەوەن دوێنێ دڵی خۆش بوو لێیە خەڵکەکی زۆر زەکاتی دەینیتن ئێستا نەخۆشی سەرف دەکەیت زەکاتی لە خستەخانەی سەرف ناکەین